خیانەتەوە لە دەستەنیای ڕادەکات. بیکەوە کچێ دەرگا بکەوە. ببورن بەهات. ئەژەل هاچیوانە پێم کچی قەرمانی منی. نا من نیم بەهار وەرە. چارەی نییە ئەو کەسەی کە خۆشەویستترین کەسە هەر تەنیا دەمێنێتەوە. یا سالگەڕ عەلی هەر چیەک بکەیت جوانترین کچەکەی دنیا هەر لەگەڵ ئەو پیاوە دەبێت کە دەبێت پەنجەکانی ببڕم. چی لە ئەزەل بکەین؟ ئەو گازت بینیوە؟ گەر ئەو گازە نەبوایە من قەت برای خۆم دەفرۆشت کوڕی من قەت ئازارم دەدا. براکەم گەر پەنجەیەکیان لێدا بوایە چما دەمهێشت کەسێکیان لەبەر دەستم دەرچێ. چێ گازگر عەلی ئەژەل چی لۆ بکەین؟ کچاوی خۆش دەوێت تەفۆ کە سەیری چاوەکانم دەکرد ئەو ئەزەری لەسەر لێ بوو ناتوانم هیچی لێ بکەم تاواکو بەهار ئازار نەدەم. تۆ عەلی گازگر وازە ئەزەل دێنێت بڕۆە؟ سرت بەم دیوارە نەکەوتووە کۆتایی هاتەفۆ. چی کۆتایی هات؟ عەلیە گازگرەکە. هەر ئاوا؟ هەر ئاوا کوڕا لەوە زیاتر فڕەمدا ئەیتر تەواو. تۆ شێری کاک عەلی. ماوەیەک بوو دەنگێکم ناو سەرم دەبیست بەڵامی تر تەواو نەما. تەواو کوڕا کارێکی باشم کرد تۆش وەکوم باش بەها. دەی تۆ بڕۆ تەفۆ نیگەران مەبە من باشم. بەیانی دەست پێ بکە دوکانی خۆتە. تۆش ڕێگا سەلامەت بە کاک عەلی. مەمنون. دەنگت نێ مۆڵەتم داوەتێ چارەیکە بەڵام تۆمەیکە بە پیاوی دەرەوە بیکە باملی خۆمان نەگرێتەوە. باشە بەڵام بۆ ئێستا ئەواتیوە پیاوی پاک دەرنەچوو پاکە چونکە بە پاچی هەموو شتێکی لەدەست دەرهێنا. ئەرێ وەڵڵا بەڵام شتێکی دەوێت کە وا بکوازی لێبێنێ نەهێڵێ نزیکی بێتەوە. هەر لەبەر چاوی خۆم ئەوی برد. هەتیوەی پاکە بەڵام من کەسێکی سەلامەت نیم. چارەسەریانکە کاری تۆ ئەوەیە هەر شتێکیان یەکە بە یەکە بگری.
ئەمانە وەکو ئاژەڵوان کاتێک بەیەکەوە قۆڵیان لەناو قۆڵ یەکترە کێربەتەنیا بیان قرتێنی ژیانیان دەسووتێ لە خۆمەوە دەزانم دەتەوێت ئەوان پیر بن ئینجا بیان کوژی ها کوڕا پیاوەکان بنێرە بیان کوژم بیان قرتێنن تەواویان کەندەی ئەی تۆ کاکە بۆ کارێکی تر خۆی ئامادە کردووە ئالو جاندۆ شتێک هەیە پێم نەوتووی لەوە باشتر دەیکەم گەربەی پیش چونکە تەنیایی بۆ یەکەم کەسیان بلیتی بڵیوە. ئەرێ کوڕم ئێرە لەکوێ دۆزیوەتەوە؟ با ئۆتێلەکەی لێرە دروستکەین پارەیەکی زۆر کەمتری تێدەچی لێرە ها؟ دەی بابزانی چی دەوێ؟ وەرە لێرە دانیشە علی تااقەتی یاری شتوام نییە کارم هەیە ئێرەش دەڵی بەفرە ڕاق بوومەوە فێڵباز ئەوە چ دەکەی کوڕە؟ دانیشە دانیشە آخر تۆ پیاوی کوڕە علی هەر کەسێک شتێکی پێوتبی هەمووی درۆیە من ئەوەشیان درۆیە چونکە دێوەزمەی حەشارگەکە تەنها هەی فێڵ باسی کە ئاخیرەکەی منی شت فرۆش دەدوست منیش بنێرێتە نیشت عومەر وانە جارێک بەس نەبوو کوڕە تۆ خیانەت لە هەموو کەسێک دەکەی فێڵ باس بتکوژم ئێستا کوڕە هەر ئێستا دەتکوژم علی 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 تۆ چێ هەڵدەخەڵەتێنی؟ ها؟ من جەنگیز تۆش علی تۆ دەتوانی هەموو کەسێک بکوژی بەڵام ناتوانی من بکوژی لۆ تو چی؟ چونکە من دواشتم کە لە عومەرەوە بۆ تۆ ماومەتەوە ڕاست دەڵێ دەستمت ئاشکرا کرد چی بڵێ من تۆ ناکوشم بەڵام ئەو دەتکوشێ